سبحان الله هەر بنەماڵەیەک ئافرەتێ دوانی تیا بێ خەریکی سحر بێ ئەو بنەماڵە هیچی خۆشی لە خۆی نابینێت خوای گەورە بە گەورەی خۆی لە ناویان بەرێ خوا بتان کوژێ مادەم ژیانی خەڵکتان کوشت مادەم دڵ و ڕۆح و ویژدانی خەڵکتان کوشت خوا بتان کوژێ ئەوانی سحر دەکەن مادەم دڵی خەڵکتان مراند مادەم خۆشیتان لە ماڵەکانە کوشت و لە ناوتان برد خوا خۆشی لە ماڵەکانی ئێوەش هەڵبگرێت چونکە ئەمانە دوعایان لێ نەکەیت مەزلومەکانە بێ دوعا بکەن دوعا بکەن لەوانەی کە سحریان لێتان کردووە شەو ڕۆژ دوعایان لێ بکەن گوێن نا دوعایان لێ بکەن خوا بە گەورەی خۆی لە ناویان بەرێت دڵنیا بە خوا تۆڵەتان لێ دەکاتەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی دعوة المظلوم مستجابة وإن كان كافرا وفي رواية وإن كان فاجرا ها صحيحة دعاء أو كسيك مظلومة دعاء قبولة أجر كافر بي أجر فاجر ومجرمش بي أي أجر مسلمان بي أو أولاد قبولة كواتا نظي فلان كس دعاء مديك نيوجناكا كافر بي هر دعاء قبولة چونك مظلومة دل خوش مبا روجك پەروەردگار ئینتیقام و تۆڵەت لێ ئەسێنێتەوە چونکە بوویتەتە هۆکارێ بۆی کە خەڵکی زەواج نەکات